السلام عليكم ورحمة الله وبركاته. داوكارين لپروردگار بۆ خاتر ناوەجوانەکانی بۆ خاتر سمی عەڵەمی خۆی حاجیانمان بەسەلامەت ببا و بۆ ماڵە پیرۆزەکەی خۆی عیبادەتیان لێ قبوڵکا و بە سەلامەتیش بگەڕێنەوە هەموو لایەکیان. اللهم ئامین. ئیماندارانی بەڕێز، مسلمانانی خۆشەویست، لە وتاری هەفتەی ڕابردوودا باسی سەردانی ماڵی خوامان کرد. ئەمڕۆ وتمان بە ئیزنی پەروەردگار تەواوی دەکەین سوودەکانی ماڵی خوای پەروەردگار چییە و لەگەڵ ئەوە چێ ئینسان ئەگەر هات و چوو بۆ ماڵی خوا، چی بۆ حەج بێ یا چی بۆ عەمرە بێ، ئەبێ پێش کات چی ئامادە بکە. معلومی جەنابتانە حەجکردن یەکێکە لە پایەکانی ئیسلام و یەکێکە لەوەی کەوا خوای پەروەردگار ئەبێتە مای ئەوەی هەر مرۆڤێم حەجە بە تەواوەتی بە چاکی بە باشی ئەنجام بدا، خوای گەورە لە گوناحەکانی خۆش دەبێ. وەلەو کەسانەش خۆش دەبێت کە حاجیان دوعای خێران بۆ دەکەن، هەرچی داوایەک دەکەن حاجیان خوای پەروەردگار لیان قبوڵەکا بۆ خۆیان بێ یان بۆ غەیری خۆیان بێ. خوای پەروەردگار جەل جەلالوهو دەفەرمێ: أعوذ بالله من الشيطان الرجيم ولله على الناس حج البيت من استطاع إليه سبيلا. واتا واجب إيمان داران هر کسی پارەی هەبێ و هەر کەسێ مادی و معنەوی هەبێ و ئەبێ حەجی ماڵی خوا بکە، ئەگە نەیکا ئەوە فەرزێ لە فەرزەکانی دواخستووە. هەر کەسێکش پارەی هەبێ بە ئەندازەی عەمرەیەک بتوانی عەمرە بکا و نەیکا، ئەو کاتە کەم تەرخەمە و خوای گەورە محاسەبەیشی لەگەڵا ئەکا بۆ عەمرەیەک، نەک چەند عەمرەیەک، بۆ عەمرەیەک. بۆیە هەندێک عولەمایان و زانایان فەرموویانە هەر مرۆڤێک ئەبێ لای کەم عەمرەیە ئەنجام بدا ئەگەر نەیتوانی فەریزەی حەج بکا، بۆی ماڵی خوای پەروەردگار ئەو خێر و بەرەکەتە ببێنێ و بە چاوی خۆی هەموو ڕەحمەتەکان ببێنێ. ئیماندارانی بەڕێز، مسلمانانی خۆشەویست، ئەوەی کە ئێمە لە سەرمانە ئەنجامی بدەین، ئەوەی کە لە سەرمانە جێبەجێکەین، کە بزانین پێشەوەی ئەچین بۆ ماڵی خوای پەروەردگار چەند خاڵێکە ئینسانی ئیماندار و ئینسانی بڕوادار ئەبێ ئاگای لێبێ ئەمانەی تیادا بێتە جێ. یەکەمیان ئیمانداران، هەرچی کاتێ ڕوو دەکەی بەو ماڵە هەوڵ دە پارەکەت با پاک بێ. هەوڵدا ئەو پارەی کە دەی بۆ عەمرە، ئەو ماڵەی پێشکەشی ئەەکەی بۆ ماڵی خوا با ماڵێکی پاک بێ، چونکە ئەو ماڵە پاکە. ئەگە ماڵەکەت پاک نەبێ خوا ناوێتی. خوام کردە هەموو ڕۆژێ دەچی بۆ حەج، خوام کردە هەموو ڕۆژێ دەچی بۆ عەمرە. وریابن ئیمانداران، پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم فەرمێ: إن الله طيب لا يقبل إلا طيبا. خوا پاک و بێگەردیە بۆ الله جەل جەلالوهو، ماڵەکەیشی هەروایە و ماڵی پاکشی ئەوێ. لە ئێمە داواکە پارەی حەڵاڵی ئەوێ. ئیمانداران، پارەی حەڵاڵی دەوێ بۆ شوێنە. ئەبێ وریابین چی پارەیە کۆ دەکەینەوە بۆ حەجی خوا، چی پارەیە کۆ دەکەینەوە بۆ ماڵی خوا. ئەبێ ئەوە یەکەم مەرج پێش ئەوەی هەنگاو بنین، ئەبێ مافێکە لە سەرمان ئێمە جێبەجێیکی. دووەمیان حەجکردن ئاڵۆزە و عەمرەکردن، چکە لە ژیان تا یەکگلەتە ئەبێ ئاگاد لێبێ حەجەکەت بە جوانی ئەنجام بدەیت و هینەکەتش عەمرەکەتش بە جوانی ئەنجام بدەیت. ئەلەوێ ئەچی لەگەڵ مامۆستایەکە بە قسەی بکە، چونکە حەج جێگەی مناقەشە نییە، جێگەی جیدال نییە. چونکە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سڵات وەسەلام هەر کەسێ چوو بۆ حەج ئەگە جیدال و مناقەشە و قسەی خراپ ناتە زەرزاریە، ئەمە مەرجە، ئەمجا حەجەکەت مەقبولە بێ. خەڵکی وایە چێ بۆ حەج ئیتر خۆی ئەکاتە هەموو شتێ لەوێ، گەرێکێتی ئەو خەڵکە هەمووی سێردەمی ئەم بکا و هەمووشی بە قسەی ئەم بکا، بەعزە جار چەند کەسێکش لەوێ عاجز بکا لە خۆی. ئەوە کەی حەجە؟ یا ئەوە کەی عەمرەیە؟ ئەسڵی عەمرە ئەوەیە کە چووی بۆ ئەوێ کێ لە پێشەوەیە بە قسەی ئەو بکە. خۆ ئەو ئەگە خراپش بڵێ هەر گونەحبارە، خۆ تۆ گونەحبار نابیت، هیچ لەسەر تۆ نییە، ئەو پێشەنگی تۆیە و تۆش بە قسەی ئەو بکە و با حەجەکە بە جوانی بەڕێکی بچێ. زۆر جار هەیە لە حەجا ئەبینی ئەبێتە مناظەرە مناقەشە، ئەمەڵێ با لە مینا بمێنینەوە بەیانی بچین، ئەوڵێ نا من بە تاقی تەینا دەڕۆم، خۆی جیا دەکاتەوە لە هەموو حاجەکە. کەی وایە؟ ئەوە کەی حەجی پێڵێن؟ یان ئەوە کەی عەمرەیە کە خۆت جیا بکەیتەوە لەو خەڵکە و خۆت بەشت بزانی؟ ئیمانداران، نابێ. هەموو ئیشێک ئەبێ سەرگەورەیەکی بێ.
وەک پێشینان فەرموویەتی هەموو ماڵێگە بێ کوێخایەکی بێ خۆ ناوێ هەمووی کوێخا بێ، خۆ ناوێ هەمووی مامۆستای ئاینی بێ. هەر قافیلەیەک دەڕوا کەسێ دوانیەیە، ڕێپیشاندەرەیە، لژنەی فتوای هەیە، لەوێ دانراوە ئەبێ بە قسەیەوانە بکەیت. وە خێر چێگا بە قسەیان بکەیت، وە شەرتەگا ئەگەر بە قسەیان نەکەی، چونکە مەگە مخالف بێ، مخالفش بێ ئەوان گونەحبارن، تۆ گونەحبار نیت. ئیماندارانی بەڕێز، سێمیان واتا پێشکات بخوێنیتەوە شتێک لەسەر عەمرە، بزانی عەمرە چییە، ئەمڕۆ نامێلکەیە شتێک، و لەسەر حەجش بخوێنیتەوە بووی بزانی. سێمیان ئیمانداران تەوبەیەکی خاڵس، تەوبەیەکی خاڵس بکە. خەڵکی وایە چێ بۆ حەج و ئەچێ بۆ عەمرە، لایە شاری قسەی لەگەڵان نییە، هەر دراوسێکانی لەگەڵیا قسەی نییە. ماڵی چەند کەسی خواردووە، تخواوە حەجە، تخواوە عەمرەیە، ئێهە با بڕا بە حەج و عەمرە. ئەمە چی سوودیەیە؟ ئەو پێغەمبەرە فەرمی عەلەیهی سڵات وەسەلام ئیمانی نییە هەگە لەگەڵ دراوسێکەیە چاک نەبێ. پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سڵات وەسەلام هەرکێ قەرزاری خەڵک بێ بە هەزار حەج پاک نابێتەوە. حەزەکەی با حەج هەر بکاتە ناوی خۆیەوە، پاک نابێت. ئیمانداران ئەبێ ئێمە ڕاست بین لەگەڵ دینە، بە میزاجی خۆمان دینداری نەکەین، ئەو قورئانە چی گەرەکە لێمان بە قسەی بکەین. نابێشتی وا تۆ پێشەوەی چی بۆ حەج، پێشەوەی چی بۆ عەمرە، ئەبێ خۆت پاکەیتەوە لەگەڵ خوایە. ئەوە دووەم خاڵ بوو. سێهەمیان ئەبێ لەگەڵ خەڵکە. ئیمانداران خۆت پاکەیتەوە مافی خەڵک، ئەمانەتی خەڵک، قەرزی خەڵک. ئەم سیانە ئەبێ لە گەردنت نەمێنێ کاتێ سەفەرەکەی بۆ حەج، کاتێ سەفەرەکەی بۆ عەمرە. تخوام ڕەوایە چەند کەسەیە لێلاوە پارە قەرزارە، لێلاوەشە با بچیم عەمرەیە بکەم. بۆی دەیتە عەمرە بچۆ بیدە قەرزارەکەت. خۆخوا سجد ناکە لە قەبرەکە تا لەسەر عەمرە، بەڵام لەسەر قەرزارەکە خوا سجن تەکە ئەگە ئایلی باشتش بی. ئێمە زۆر جا شتەکانە ئاڵۆز کردووە لە خۆمان، وەڵا ئەوە سونەتەیان ئەوە بکەینی ئەمە فەرزە. لەیلاوە مافی خەڵک، داگیرکردنی ماڵی خەڵک، شتی خەڵک گوێشی پێ نادا. ئاساییە لای زۆر سادەیە لای، بەڵام لە شەرعا زۆر زۆر قورسە. ئیماندارانەمە خاڵێکی تر ئیمانداران چوارەمیانەوەیە نیەتت پاکەرەوە بۆچی ئەڕۆی بۆ حەج، بۆچی ئەچی بۆ ماڵی خوا بۆ عەمرە. نیەت بێنە و لەبەر ڕەزامەندی ئەڵڵا، غەیری ئەوەی تێمە خەوریابە شەیطان نەتخەڵەتێنێ. ئەبێ ئەمە چوارەمیان جێبەجێ بکەی ئیمانداران. پێنجەمیان ئیمانداران ئەبێ حەجکردن کاتێ ئەیکەی، چکە زۆر پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پرسیاریان لێ کرد لە پێغەمبەری نازدار صلی الله علیه وسلم، یا ئەیها الناس قد فرض الله عليكم الحج فحجوا. پێغەمبەری خوا فەرموویە خەڵکینە حەج فەرز بووە و ئێوەش حەج بکەن بچنە ماڵی خوا. پیاوێک خۆمان ئاسایی، ئێمە زۆر جارەوە ئەکەین، ئێستا ئەمڕۆم زەمانەوەیە، خۆمان ئاسایی وتی ئەی پێغەمبەری خوا هەموو ساڵێک، ئەی پێغەمبەری خوا هەموو ساڵێک، ئەی پێغەمبەری خوا هەموو ساڵێک. پێغەمبەری خوا بێدەنگ بوو. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم شتەکانە بۆ بێدەنگ بووە. ئەگە بڵێ بڵێ ئەبێتە فەرز لەسەر ئومەتەکەی. بۆیە زۆر جار لە شتەکانە بینی بێدەنگی هەڵبژاردووە. ئەو بێدەنگیە مانای ئەوەیە نەبێتە قورسایی بۆ سەر ئومەتەکەی، یان باش شتێکی نەکردووە بۆیەتە قورسایی. ئەمڕۆ خەڵکەیە لە هەموو شتێکا قسەکە. میراتگری پێغەمبەرە خوای گەورە جەلە جەلالوهو بە گەورەی خۆی لەو قورئانە عەزیما باسی کردووە هەندێک شت بێدەنگ بووە. پێغەمبەر بە گەورەی خۆی لەسەر هەندێک شت بێدەنگ بووە. ئەمڕۆ لە هیچ شتێ بێدەنگی نییە، گەرەی هەمووی باسکە، گەرەی هەمووی بڵێ، ئەبێ قسەی تیا بێ، قسەی تیا نەبێ نابێ. ئێکەی وایە ئەژە مامۆستایە لە خزمەتی کۆمەڵە قوتابی و فەقیها بوو. باسی مەلای جارانتان بۆ کەم، ئەمڕۆ نا، ئەمڕۆ سبەینێ نا. ئەمڕۆ هەموو کەسێ مەلایە، هەموو کەسێ مامۆستایە، هەموو کەسێ موفتیە. ناشکری خوا نەبێ. ئەڵێ لە زمانی خۆی دادانشت و پیاوێک کاتە خزمەتی، وتی مامۆستایەکی ناودار بوو، کۆمەڵێ فەقێ لە دەوری بوون. وتی پرسیارێکمەیە، پرسیارەکەی لێ کرد، وتی وەڵڵاهی چی بڵێم نازانم. فەقێکانی دەمیاندا چەقیا و دوای پیاوەکە ڕۆیشت، یا پیاوەکە دانیشتیان مامۆستا ئەو پرسیارە نازانی، ئەوە نەسووکە، ئەوە ناسانە.
چوو جوبەیەکا لەبەر تا عەمامەیەک نازانی جوابی ئەوە بدەیتەوە وتیش فەرموو ئەدەی ئەوە جوبەکە و ئەوش عەمامەکە بزان تو بە جوبە و عەمازانی جوابی دەیتەوە خەڵک ئەمڕۆ ئازانێت جوبەیەک و عەمامەیەکی کردە بەریتر گەرێ جوابی هەموو کەس داتەوە کەمی ڕیشی دیانە کە ڕیشی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام و ئازانێ بە ڕیشەکەی ئەبێ فتوای هەر کەسێ پرسیاری کرد جوابی هەمووی داتەوە وەڵڵاهی ئیمانداران وەڵڵاهی فتوا ئەگە بزانن چەنە لای ئەو خودایە قورسە وەڵڵاهی تۆ ئیمزا بەناو خواوەکەی تەسەوور کە ئیمزا بەناو خواوەکەی خوا لە ڕۆژی دوایدا یەک بە یەک یەخەتەگرێ بەناو پێغەمبەرەکەشۆ ئیمزایەکەی نەخەڵەتێن قەت شتێک ئەگە زانیتش هەتا خەڵکی خۆی بینێرە با بڕوا سە جەنابەت بێی بۆ لای من بێژی مامەسا تەلاقێک منە کەی ئیش منە خۆی ئیشەکە ئیش منە بەس خەڵکی ترەیە کەی ئیش منە کاکە بام گونەحبار نەمەینێرم بۆ لیژنەی فتوا با بڕوا ئەوان ئیشی ئەوانە ئەوان بیکرد کە تەلاقە کە نیکاحە کە مەسەلەی میراثیە وەرەسەیە ئەمانە ئەهلی اختصی خۆی هەیە مەدام خەڵکی تر هەیە بۆچی من قیامەتی خۆم بستێنم ئەی چی جایەوە ئیماندارە ئەی بۆ چونکە قیامەت خوای گەورە دانە بەدانە پرسیارمان لێکا بێ وریابین ئەمە زمانێکە هەموو کەسێ قسەی نەبێ ئەڵێن نەزانە ئیسا مەلایەکە گە بشتە لای پێنجا پرسیاری لێ بکەی نەزانی ێژێ ئەهبرا و مەلایەکی داماوە هیچ نازانێ ئەمڕۆ وایە ئەم زمانە بەس با داماو بی باشە لای خەڵک داماو بی باشترە لەوەی لای خوا داماو بی لای خەڵکە چۆن بێتەواو ئەبێ لای خوا داماوی قوربەسەریە نەکبەتیە ئەوە باشترە ئیماندارن با بڵێن نەخوێندەوارە با بڵێن نەزانە قەینە هەمووی قبوڵ کە ئابێژن قەیچێک زۆر ئاساییە بەڵام گرینگەوەی لای خوا تۆ دەرەجەت عالی بێ و بەرز بێ ئیمانداران خاڵێکی تر ئیمانداران حەجکردن و عەمرەکردن معلومی جەنابتانە هەر نوێژێ بە 100,000 یان هەر نوێژێ بە 1000 نوێژە کە لە ماڵی خوا عیبادەتی دوور کات نوێژ خەیری پاداشتی ئەوەیە چەند گۆیرەیەک ئازادکەی خێر و بەرەکەتە لە هەر کوێ کە حەج و عەمرەکەی خێر و بەرەکەتە ئینسانی مسلمان و ئیمانداران کە ئەنجامی ئەدا خاڵی کۆتایی هەشتەمیان ئەوەیە کە ئینسان بزانێت چۆن حەجەکەی یا عەمرەکەی قبوڵ ئەبێ ئەبێ هاتەوە گۆڕانکاری هاتووە بە سەریدا ئەگەر هات بە سەریداوە تەئکیدی لێبێ ئینشاءالله حەجە و ئەو عەمرە قبوڵ دەبێ بە ئیزنی خوای پەروەردگار